دوای 14 ساڵ لە دەسەڵاتی کورد بۆ یەکەم جار لە کەرکووک نەتوانرا ڕۆژی ئاڵا بەڕێوە ببرێت و ئاڵای کوردستان لەسەر خوێندنگە و فەرمانگە حکوومیەکان هەڵبکرێ. بەڕێوەبەری یەکەی سەرپەرشتیاری خوێندنی کوردی لە کەرکووک دەڵێت کورد لە کەرکووک هیچ کێشەی ئاڵای نەبوو، بەڵام بەهۆی ڕووداوەکانی ئەم دوایەوە ئێستا ناتوانن لەسەر بینایی هیچ کام لە 500 قوتابخانەی خوێندنی کوردی شارەکە ئاڵای کوردستان هەڵبکەن. من ئەڵێم بە حەزرەتەوە بەداخەوە کە ئەو بەرپرسانی ئیداری کەرکووکیان ئەدا نەیانتوانی ئیداریەکی باش بن. ئێمە لە 2003ەوە ئاڵای کوردستان لەسەر بیناکانمان هەڵکراوە بەبێەوەی هیچ مەراسیمێکی بۆ بکرێ. 550 قوتابخانەی خوێندنی کوردی ئاڵای لەسەر بووە لە 2003ەوە. لە دوای ئەوەی من نازانم بە سیاست کرا ئاڵاکە بەچی دۆخێک ڕۆی لە 2017 ئەم کێشەی ئاڵایە بۆ ئێمە دروست بوو. پێشتر هیچ کێشەیەکمان نەبووە نە لەگەڵ حکوومەتی عێراقی نە لەگەڵ هێزە ئەمنیەکان سەبارەت بە هەڵکردنی ئاڵا. لە دوای ساڵی 2003 کورد لە کەرکووک باڵا دەست بوو، بە جۆرێک زۆربەی دام و دەستگا حکومی و ئەمنیەکان بەدەستەوە بوو، بەڵام هەڵەی سیاسی حزبە دەسەڵاتدارەکان و ململانەی حزبایەتی و دواتریش بەڕێوەبردنی ڕفراندۆم لە ناوچە کێشە لەسەرەکان وای کرد کورد سەرجەم دەستکەوتەکانی لەو ناوچانە لەدەست بدات. چاودێرێکی سیاسیش دەڵێت لە جیاتی شەڕی خاک لە کەرکووک شەڕی ئاڵا دەکرا و پارتی و یەکێتی کوردایەتیان لە هەڵکردنی ئاڵا کورد کردبووەوە. ئەندامێکی لەقی کەرکووکی یەکێتی مامۆستایانیش بە پەیامی وت ئەم دۆخەی ئێستا لە کەرکووک هەیە بەرهەمی ململانی سیاسی و حزبایەتی بوو کە لە کەرکووک پەیڕەو کرا، بۆیە کورد چیتر ناتوانێت بە ئاڵاکەی گزارش لە خۆی بکات. کوردایەتیان لەوەیە چڕ کرد بۆ بەرزکردنەوەی ئاڵا یاخود ئەنجامدانی ڕیفراندۆمێکی بێبنەما. کوردایەتی ڕاستەقینە لە شاری کەرکووک و ناوچە کوردستانەکانی دابڕێراوەکان بەوە دەبوو خزمەتی خەڵکەکە بکرایە، بەوە دەبوو کەوا بە موئەسەسات حکمی ئەم ناوچانە بکرایە. دوور لە بەرژەوەندی حزبی کوردایەتی ئەوە بوو هەوڵی ئەوەمان بدایە مادەی 140 جێبەجێ بکەین و ئەم خاکە بجێڕینەوە سەر هەرێم. بەڵام ئەو سیاسەتە هەڵانەی ئەوان و پاراستنی بەرژەوەندی حزبی لای ئەو کەسانە کوردایەتیان وا لێ کردبوو دەیانوایست وا لە خەڵکی بگێنن. کوردایەتی لە شاری کەرکووک لە بری خزمەتکردن تەنها بەرزکردنەوەی ئاڵایە، کوردایەتی لە بری جێڕانەوەی خاک تەنها ریفراندۆمێکی بێ بنەمایە. بۆیە ئەمڕۆ دەبینین ئەو کوردایەتیە کە تەنها ئیعلامیش بوو ئەوان ئەنجامیاندا ئەوەش نەما. بۆیە ئەگەر بەهاتە هەر ئەوانە کوردایەتی ڕاستەقینیان لەم شارە بکردایە پێویستیمان بە ئاڵا بەرزکردنەوە نەبوو لە بەرەوەی ئێستا ئەم خاکە بەشێک دەبوو لە هەرێم. هۆکارەکانی بەگشتی ئەو هەڵە لە دوای هەڵانەیە کە قیادەی سیاسی کورد یاخود لایەنی دەسەڵاتداری لە کەرکووک با بڵێنێشێتی و پارتیکە هەر لە گەڕانەوەمان بۆ کەرکووک و لە 2003ەوە ئەوەندەی کە حزبایەتی کرا ئەوەندە کوردایەتی نەکرا، ئەوەندەی کە با بڵێن بە هەمەجی و بە وەکو ئێستا خۆیان دەڵێن بە عەشوایی ئیشیان کردو، ئەوەندە بە سیستەم و بە ئیداریات ئیشیان نەکردووە. لە بریەوەی بێن مادەی 140 جێبەجێ بکەن هەستان کێشەی ئاڵایان هێنا کە ئاڵا هیچی گرفت نەبوو بۆ کەرکووک. لە پاش ڕووخانی ڕژێمی بەعەز کورد لە کەرکووک توانی ئاڵای کوردستان هەڵ بکات. تەنانەت دوای هاتنی داعش ئاڵای کوردستان لە باشووری کەرکووک لەسەر سەنگەرەکانی پێشمەرگە دەشەکایەوە، بەڵام بڕیاری ئەنجومەنی پارێزگای کەرکووک بە هەڵکردنی ئاڵای کوردستان لەسەر فەرمانگە حکوومیەکان و دواتر بەڕێوەبردنی ڕیفراندۆم سەرباری هۆشداری ناوچەی و جیهانی دەرهاویشتە و ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەری بەدوای خۆی داهێنا. ئەو ڕووداوانەی کوردیان لە ناوچە کێشە لەسەرەکان بۆ خاڵی سفر گەڕاندەوە. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.